لەناو بازاری هیرانمەوە پێم خۆشە بە کورتی باسی مێژووی هیرانتان لە بۆ بکەم. هیران بەهۆی هەڵکەوتەی جوگرافیا و شوێنەکەیەوە وای کردووە کە کەش و هەوایەکی ئێجگار فێنک و خۆشی هەبێت لە وەرزی هاویناندا گەشتیارێکی ئێجگار زۆر ڕووی تێدەکات بەهۆی ئەو دیمەنە دڵڕفێنەی کە هەیەی و لە وەرزی زستانانیشدا بەهۆی ئەو بەفرە جوانەی کە لێرە دەبارێت گەشتیار لەسەر تاسەری کوردستان و خواروی عێراق بە دڵنیاییەوە ڕووی لێرە دەکەن. اینجا هیران لە پایزاندا دیمەنێکی زۆر جوان و قەشەنگی هەیە. لێرە ئەو خواردنەی کە زۆر بەناوبانگە لە هیران برنج بە سرکە و هەنارە، چکە لێرە هەنارێکی زۆر هەیە، هەنارەکەشیان ئێجگار خۆشە. هیران لە 1952 بوویتە ناحیە بە دووری 73 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێرەوە و ناوچەیەکی گەشتیاری زۆر قەشەنگە. ژمارەی دانیشتوانی 5411 کەسە. هیران و نازەنین ناوی دوو خوشکە، ئەمە ژوای کردووە پێکەوە ناویان بهێنرێ و ئەم شوێنە جوانە بە ناوی ئەوانەوە ناوبندرێ. و ئێرە هەروەکو باسم کرد شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە و گەشتیار لە هەموو شوێنێ بە دڵنیاییەوە دێن و سەردانی هیران دەکەن لە بەرکەشە خۆشەکەی.